گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاک مەشخەڵ کەڵۆسی نووسەر ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک مەشخەڵ سڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. با لەوە دەست پێ بکەین لە کابینەکەی زەیدیدا ڕەنگە بۆ یەکێتی پارتی کە هەر خۆیان ساڵانێکە بەشێکی سەرەکین لە حکوومەتی عێراق لە کابینەیەک لە دوایەکەکانی عێراق و دوێزی سەرەکی چنلارێمی کوردستانە ڕەنگە ضرورەت وا بخوازێ کابێ بەشداری بکەن لەو حکوومەتەدا. بەڵام بۆ لایەنەکانی دیکەم ضرورەتە چییە وای کردووە کە هەڵپەی ئەوەیانە کە پلەپۆز وەربگرن لە حکوومەتی بەغدادا؟ بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیە من تێبینیم هەیە لەسەر چەند خاڵێک کە لە پێشەکیەکەی جەنابێت. یەکەمیان تێبینیەکەی من لەسەر ئەوەیە ئێمە لە کوردستان ئۆپۆزیسیۆنمان هەیە، ئەمە خەریکە بێتە جەدەلێک لە ناو شەقامی میدیایی و لە ناو خەڵکی مهتەم بە بارودۆخی کوردستان. ئێمە ڕاستیەکەی ئێمە ناتوانین بڵین ئۆپۆزیسیۆنمان هەیە، ئەوەی کە لە کوردستان هەیە. کەواتە با بیکەم بە پرسیار، یعنی هەیە ئۆپۆزیسیۆنمان نییە؟ چونکە ئێمە لایەنی ئۆپۆزیسیۆنمان هەیە بۆ نەوەکو میدیاکارێک چەند لایەنێک گەندێنە بەرنامە و وەکو ئۆپۆزیسیۆن خۆیان دەناسێنن. ئەزانی چی ئۆپۆزیسیۆنی کوردی وەکو هەر شتێکی ترکە لە کوردستان هەیە کە ئەی بینین گۆشتەکەی خۆن و گۆشتاوەکەی ناخۆن. ئەمان ئەبێ پێناسەیەکی کوردانە بۆ بابەتی ئۆپۆزیسیۆنیش بکەین وەکۆی کە بۆ بابەتەکانی ترەکرێ. نەخێر لە کوردستان ئێمە ئۆپۆزیسیۆنمان نییە، ئەوەی کە هەیە ینی لە ڕاستی دوور ناکەوینەوە گەر بڵێن هەر حیزبە دەسەڵاتدارەکان خۆیان دروستیانەکەن و بۆ ئیمتیساس و هەڵمژینی شەقام ئەوە جۆرێک لە سیناریۆی پاراستنی دەسەڵاتە لە ڕاستیە. من پێم وانە ئەو حیزبانەی کە لە کوردستان هەنیان شتێکی خۆڕستک نین، چونکە وشیاری سیاسی کورد نەگەشتووەتە ئەوەی کە بزانێ ئۆپۆزیسیۆن چییە و دەسەڵات چییە. بەداخەوە کام قساکەین ئەمە یعنی بەڕاستی جۆرێک لە تەشخیصکردنە وەکو چۆن پزیشکێ تەشخیصی نەخۆشیەکەکە مانای ئەوە نییە کە ڕقی لە نەخۆشەکەیە بەڕاستی. باشە بەڵام ئێمە ڕقمان لە کۆمەڵگەی کوردی نییە، لە دەسەڵاتی کوردی نییە بگرێت بە پێچەوانەوە ئێمە سەرسەختانە بەرگریەکەین لە کورد لە کۆمەڵگەی کوردی و لە ئاسایی شێرێمی کوردستان. باشە بەڵام لە ڕاستیە بمانەوەیانە شتێک نییە بە ناوی ئۆپۆزیسیۆن لە کوردستان. باشە کاک مەشخەڵ، ینی هەر لە بزوتنەوەی گۆڕانەوە ژمارێکی زۆر کورسی لە پەرلەمانی کوردستان بەدەستهێناوە ئۆپۆزیسیۆن، دواتر بەڕێز کاک شاسوار عەبدولواحید، دواتر ئەو بەڕێزانەی دیکە لە ڕەوتی هەڵوێز بۆ نمونە کاک عەلی حەمەد ساڵحۆوان، ینی خەڵکێکی دیکەش خۆیان وەکو ئۆپۆزیسیۆن ناساندووە هەندێکیان تا ئێستا ژەر بەردەوامن لەوەی کە وەکو ئۆپۆزیسیۆن قسە دەکەن، هەڵوێز دەنوێنن بەتایبەت لە هەرێمی کوردستانەوە قسەی ئەکەن. بەڵێ بڵێ ئەزانین چۆن ئەگەر ئێمە ڕاشکاو بین لە تەشخیصەکەمان جۆرێک لە مۆدیلی وتوێش حتا لە جارێکی تر ئەگەڕێم و بۆ ستایلی پزیشکەکان، جاران پزیشکە گەر نەخۆشێک هەبوایە گومانی ئەوەی لێکردایە کە شێرپەنجەی هەیە هەرگیز بەخۆی نەئەوترا لەبەر ئەو شۆکە دەرونیی کە تووشیە بێ. بەڵام ئیستا وای لێ هاتووە کە هەر پزیشک زۆر ئاسایی پێتەڵەوە ئەوە تۆ شێرپەنجەتە بڕۆ چاری خۆت بکە. حاڵەتەکە زۆر ئاسایی بۆتەوە لەبەر تیکراربوونەوەی ئەو هەموو خەڵکە کە هەڵەسێڵە من ئۆپۆزیسیۆنم، من خەمخۆری خەڵکم و دوجار لەسەر خەم و مەینەتی و قوربانیەکانی خەڵک ئەبێتە وەزیرە، بێتە پەرلەمانتار و موچەی خۆی و کەس و کار و هەموو وەکوڵێ حەشەمەکانی خۆی دابینەکە لەسەر ئەساسی ئەوەی خەڵک. ئێمە ناچارین وەکو پزیشکەکان ستایلی تەشخیصی خۆمان بگۆڕین بڵین لە ڕاستیە ئەمەی کە لە کوردستان هەیە بزنسێکی سیاسیە و هیچ پەیوەندیەکی بە بابەتی ئۆپۆزیسیۆن بوونەوە نییە. من تێناگەم ئۆپۆزیسیۆن چۆن ئەبێ وەزیری هەبێ، ئۆپۆزیسیۆن چۆن بێ مدیرعامی هەبێ، قایمقامی هەبێ، محافزی هەبێ. بەڕێزان ئۆپۆزیسیۆن لە بەگوێرەی علومی سیاسی پێناسەی ورد و دەقیقی خۆی هەیە. ناکرێتەوە مدیر ناحێت هەبێ لەو لاوەلاف لێ بدەی بڵێ من دژی دەسەڵاتم و دەسەڵات گەندەڵەوە یەخۆ زەحمەت نەبێ خۆت دەسەڵاتی. لەبەرەوە شەقامی ئێمە ناتوانێت جیاوازی بکات لە جیاوازیەکی عیلمی بکات لە نێوان دەسەڵات ئۆپۆزیسیۆن. کۆمەڵێک چەمک هەیە، یاریکردنێکی کوشندە هەیە بە وشیاری خەڵک. حیزبەکانی دەسەڵاتیش بۆ نمونەیەکێتی و پارتی ئەومانەکە هەن چاک تێگەشتون لە سروشتی دەسەڵات لەبەر هیچ لیان ناترسن و هیچ وەهمێک یان نییە
ئۆپۆزیسیۆنی کوردی کە دووبارە لە بینی قەوسێک کاڵێم ئۆپۆزیسیۆن نی بەڕاستی نە پرۆژەیان هەیە نە خیتابیان هەیە و نە ئەتوان چارەسەری هیچ کام لە کێشەکانی کۆمەڵگەی کوردی بکەن و نایشتوانن و ئیرادەیشیان نیە زمینەی چاکردنیش نییە. ینی بەداخەوە لە 2009 تاکو ئیسەکە ئێمە هەمیشە لە بەرەی دەسەڵات حسێب کراوین و ئەمە خیارێکی خۆمان ئێمە توانین قسەی لەسەر بکەین بەڵام ئێمە هەمیشە قسەمان لەسەر خیتابی بزوتنەوەی گۆڕانیش ئەوە بووە کە چاکسازی و گۆڕانکاری بە حیزبی سیاسی ناکرێ بە وەسیلەی ئینتاجەکرێ. حیزبی سیاسی سەرخانی کۆمەڵگەیە، حیزبی سیاسی سەرخانی بەرهەمە. تۆ ناکرێت چاوەڕوان بی حیزبی سیاسی نەریتی کۆمەڵگە بگۆڕێ، نەریتی فەرمانبەرێک بگۆڕێ کە گەندەڵیەکان، نەریتی کەسێک بگۆڕێ، نەریتی مدیرێک بگۆڕێ، وەزیرێک بگۆڕێ، هەرگیز بە هیچ شێوەیەک و لە هیچ سیستەمێکی دنیا نییە حیزبی سیاسی بتوانێ نەریت بگۆڕێ، تەنانەت دینەکانیش ناتوان نەریت بگۆڕ. ئەوەی کە نەریتە گۆڕێ بریتە لە بنەمایەکی قانونی لەگەڵ چی لەگەڵ وەسائلی ئینتاج. بنەما قانونیەکەش دەرهاویشتەی عەقڵی کۆمەڵگەیە، لەبەرەوە تا عەقڵی کۆمەڵگە خۆی تەتەور نەکا ناتوانی گرە و لەسەر ئەوە بکەی کە حیزبێکی سیاسی بێت پێت بڵێ من ژیانی بۆ چاکەکەم، من سیستەم بۆ دائنێم، حیزبەکەش خۆی دەرهاویشتی عەقڵی کۆمەڵگەکەیە. باشە حیزبێکی ئێمە هەمانە دەرهاویشتی عەقڵی کۆمەڵگەیە. کاک مەشخەڵ بەڕێز لە نووسینێکدا ئەمڕۆ نووسینەکەت بڵاو کردێتم منەکو بە دوواداچوونێکی میدیایی متابعەمە کرد دەستخۆشی لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن دەکەی دەڵی کە توانیوانە خەڵک بخەڵەتێنن، یعنی پێ دوایەوان و دەنگانی بەدەستێنن کاریان لەسەرەوە کردووە عاتیفی خەڵک بجوڵێنن، خەڵکیان خەڵەتاندووە. زانی چۆنە من ئەوە جۆرێک لە تەنزی سیاسی پێوترێ ئەوە پێوترێ لە قەمچیدان لە خۆم، من قەمچی لە خۆمەدەم. باش ئێمە کە ئەزانین کۆمەڵگەکەی ئێمە ئەوەیە وێبی خەڵەتێنی یاری بە عەقلی بکەی، یاری بە شعوری بکەی، یاری بە وشیاری بکەی، وەکو ڕێژەی نەگۆڕ وەکو ڕێژەی نەگۆڕ کۆمەڵێک جملە لەبەر بکەیت و ئەم جملە لە هەموو مناسبەت و نامناسبەتێک باسیکەی ئەی خەڵکیش دەنگ بەوە ئەدا خەڵک ئەوەی ئەوێ لەبەر ئەوە قسەیەک هەیە لە مەجای فکری ئەمڕۆ باس لەوە کرێڵێ شعبی متەخەلیف تەنانەت لە دینیش لە دیموکراتێتیش بە تەخەلوف تێگا. من تێناگەم تۆ کەسایەتێک ئەهێنی هیچ پرۆژەیەکی پێ نییە، مەعریفەی پێ نییە، زمان نازانێ، ئەتەکێتی نییە، لە ناو شعبەوێتێکی کوشندە غەرق بووە، چۆنی هێنی دووبارە ئەڵێ ئەمە بەدیلی یەکێت. برا بە ڕێزەکانم ئێمە بیسە بە شایدی هەموو بینەرانی کورد وەرە پێم بڵێ کام حیزبی کوردی توانیوێتی لە ئەدەبیات و لە میتۆدی بیرکردنەوە و لە میتۆدی قیادەکردنی پارتی دەربچێ بە درێژای بەتولی تاریخ. ئەمە وەکو تەحەدایەک پێتەڵێم، وەکو بابەتێکی شیکاری پێتەڵێم، وەکو بابەتێکی شیکاری فەرموو ئەڵێ من بەدیلی بۆ نمونە پارتیم لە مەسەلەی قیادا، بەڵام خۆی سیرەکەی خوشکەکەی هێنێ و بنەماڵەکەی هێنێ و یانکا بە وەزیر. جیاوازی جەوهری تۆ لەگەڵ ئەوەی کە پارتی پێشتر کردوێتی چییە کە ئەوەی یەکێتی ئەیکات چییە؟ لەبەر ئەوە کاتی خەڵک تۆ بە بەدیلی یەکێتی و پارتیەزانێ خەلەلەکە لە تۆ نییە، تۆ خۆتی تەقدیم کردەوە کۆی کە هەی، بەڵام تۆ ناتوانانی بیبی بە بەدیلی یەکێتی و پارتی لەبەر میتۆدی کۆمەڵگەی کوردی ئەمە یەک دوو لەبەر جیاوازی زۆری بیرکردنەوەی قیادەی سیاسی لەگەڵ قیادەی سیاسی کوردی توانیوێتی بە شەقا و پێش ئۆپۆزیسیۆنی کوردی بکەوێت. ئەوەی حیزبەکانی دەسەڵاتەکەن یعنی من نەتوانم شایدی ئەوەیان بۆ بدەم نەک لە ڕووی وەسفکردنەوە بەڵکو لە ڕووی تەحلیلی دقیقی بابەتەکە بەڕاستی بە 50 ساڵ پێشی ئۆپۆزیسیۆن کەوتون. تەنها کاردە با زۆر بە سەریحی ئێمە هەمومان یەکتر ئەناسین، یەکێتی و پارتی سەرەتا پارتی دوجار یەکێتی ئاوها تەسنیف بکەین پۆلێنی بکەین بابەتەکە بەڕاستی توانیویانە زۆر لە سروشتی کۆمەڵگەی کوردی تێبگەن کە ئەمە ئیشێکی زۆر باشە و دوجاریش توانیویانە لە ئۆپۆزیسیۆن تێبگەن. لەبەرەوە ئۆپۆزیسیۆنێکی بێناوەڕۆکی بێتوانای بێخیتابی بێ سیاسەتی بێ استراتیج هاتووە ئێمە بە بەدیلی بزانین. ئەوە خەتای ئێمە نییە کە ئەچنە پەرلەمان، ئەوە خەتای ئەو کۆمەڵگەی کە بڕوایان پێیەکە. من پێم وایە هەر میلەتێک کە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیا بێ پێویستی بە دیموکراسیەت نییە، لەبەرەوە غەوغایەتە پێش. ئێمە ئەبێت
دقیقەن لە نەخۆشیەکانی خۆمان تێبگەین. ئیستا سەیریکە ئیستا بە حکمی ئەو دیموکراسیەت و دەنگدان و ئەو خوزەعبەلاتی کە ئیستا لە کۆمەڵگەی کوردیا هەیە، یعنی سێرەکەی کۆمەڵی خەڵک دەرەچێت لە بەغدا، ئەچێ سێرەکەی مافەکانی تۆ دابین کە بەڵام سێرەکەی ئەچێ شەڕی پۆست و پلە و ئەمانە بۆ خۆیە کامە یەک دووهەمیش لە هەموو هەنگاوێکە تەئیدی حکوومەتی عێراقەکە. یعنی من وەرە لە تۆ پرسم ئایا ئێمە هەموو شتێکمان خراپە؟ ئایا عێراق هەموو شتێکی چاکە؟ ئێ باشە کێ ئەمانە هەڵ ئەبژێرەکی ئەمانە ئەزانچی ئێمە میلەتێکین لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیین، ئێمە میلەتێک نین توانی بێتمان دەوڵەتی دیموکراسی ینی لە پرۆسی سیاسیەکە مەشغەڵ ینی بۆ بڕات بە پرۆسی دیموکراسی نەخێر بە هیچ شێوەیەک خەڵک ئازادە بۆ منە تۆ چۆن بیرەکەیتەوە خەڵکێکی دیکەش ئازادە چۆن بیرەکە. ئازاد چییە؟ ئازاد چییە کاکە ڕانکۆ؟ ئازاد چییە؟ تۆ میلەتەکەت ئازاد نییە، تۆ خاکت داگیر کراوە، میلەتی داگیر کراوە، شوناسی داگیر کراوە، تۆ سربەخۆ نیت، تۆ لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیایی. ئەم مناڵ بازاڕی و دیموکراتی و ئەم شتانە بۆ دوای هەڵگرن بۆ دوای دروستبوونی دەوڵەتی قەومی، بۆ دوای ئەوەی کە ئێمە دەوڵەت ئەبینە خاوەنی کەسایەتی خۆمان، ئەبینە خاوەنی نەتەوەی خۆمان، ئەبینە خاوەنی دەوڵەتی خۆمان، دوجارەوە ئەکسسواراتی دەوڵەتە، ئەوە ئەکسسوارە بۆ ڕازانەوەی حکم. دیموکراسیەتم قبوڵە، بەڵام دوای وەکو چۆن من مناڵێکی خۆم خۆشەوێ حەزەکەم هەموو ژەمێک کەبابی بدەمێ، بەڵام لە شەژمانیا نایدەمێ لەبەرەوە ئەمرێ. میلەتی ئێمە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیایە، پێویستی بە حیزبێکی بە توانای خاوەن بڕیاری جەری هەیە کە بتوانێ بیگەێنێتە کەناری ئارامی. پێویستی بەم مناڵ بازاڕی و پاشاگەردانیە نییە، نە لە میدیا، نە لە سیاست و نە لە بزنس و نە لە هیچ مەجالێک لە مەجالەکانی ژیان. ئێمە کەوتوونەتە ناو قۆناغێکی زۆر زۆر خراپ کە من پێم وایە عێراقیەکانیش توانیویانە ئەو کەلێنانی کۆم لە عێراق ئەوەی مەرجعیەت تەئیدی نەکا هیچ هێزێک نییە، مەرجعیەتی دەرەکی و ناوەکی کە من حەز ناکەم بچمە ناو وردەکاری، بەڵام لە هیچ شوێنێک مامۆسای ئازیز بەڵام ئەگەر خۆ بەڕووکەشیش بێ بۆ نمونە لە 2019 ئەوان مستەفا کازمیان گۆڕی، سوودانیان گۆڕی، ینی یەک دوو سەرۆکوەزیرانی تریان گۆڕی لای خۆیان، ئەگەر بە شکلیش بێ ئەوە ئێستا بەڵام لای ئێمە باشە ئەم قسە پەیامەکە گەیش فەرموو ئەزانی چۆنەکە سیرکە ئەوەی کە زۆر زۆر زەرورە ئێمە نابێ بە شکلیات بخەڵەتێن، ئەوەی کە بڕیاردەرە دەوڵەتی قوڵ لە عێراق، دەوڵەتی قوڵ لە عێراق موظف دائەنێ کاکە ئێمە کەیتی ئەگەین لە یاریەکە، کەیتی ئەگەین لە یاریەکە زۆر سەیرە. یعنی ئێمە هەمیشە حەزمان لەوەیە بخەڵەتێنرێت، یعنی زۆر عاشقی ئەو کەسانین ئەو لایەنانین ئەو دەسەڵاتانین کە ئەمان خەڵەتێن. زۆر ڕقمان لە کەسێکە لە مامۆستایەکە کە پێمان بڵێت تۆ ئەم ساڵەکەوی چون سعید نەکردووە، ڕقمان لێتی بەس حەزمان لە مامۆسایەکە بە خەندەوە بێت و بە سوعبەتەوە دوانەکەمان بۆ شەرح کات و بڕواتە کاکە ئێمەش تۆ زۆر جار ینی مەسەلەن دەتەوێت کوردانە پەیامەکانی خۆشت بگەێنی، بەڵام ئەبێ ئێمە ڕخنێکی لە نێوخۆی خۆمان بگرین. هۆ بەغدا هەڵبژاردننی کرد، ئەگەر بە شکلیش بێ هەڵبژاردننی کرد، پرۆسەکەی کۆتایی پێێنا، پەرلەمانی تەشکیل کرد، حکوومەتی تەشکیل کرد، بەڵام ئەوە ئێمە ساڵێک و 6 مانگ 7 مانگە ینی قسەیەکی ژەبێ بکەین مەسەلەن یەکێتی پارتی بۆ ڕێک ناکەون، ئەگەر بە شکلیش بێ لانی کەم بڵێن کاکە ئێمە لە بەغدا لە پێشترین، ئێمە ئەزمموی دیموکراسیمان زیاترە، ئێمە ینی پرۆسی ژیانکردنمان جوانترە لە شارەکانیەوان، بەڵام بۆ پرۆسی ئەگەر بڕیار لای من بێ ئەگەر بڕیار ئەلو بەڵێ گوێمان لێت فەرموو ئەگەر بڕیار لای من بێ من هیوادارم یەکێتی و پارتی ڕێک بکەون لەسەر کۆمەڵێک خاڵی گرنگ بە دەرکردن بە ئەو واقعی کە کوردی تایە، ئەو قۆناغ مێژویە کە کوردی تایە، یەکێتی و پارتی ڕێک بکەون لەسەر ئیلغاکردنەوەی پرۆسەی دیموکراتی و دەنگدان. ئەمە یەک دوو یەکێتی و پارتی ڕێک بکەون لەسەر استراتیجێک بۆ پێکەوە کارکردن و بەڕێوەبردننی هەرێمی کوردستان وەکو ئەو ناوچانەی ترکە ئیستا لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیان. ئێمە پێویستمان بە پەرلەمان و هەمە 4 ساڵ جارێک 100 کەس و ئەو نەبێت و دوجار ببێتە فیرعونێکی تر بەسەر کۆمەڵگی کوردیەوە نییە. ئێمە پێویستمان بە عەقڵێکی استراتیجی قوڵ و دوورمەودا هەیە،
بۆ ئەوەی ئیسفادە بکەین لەم چرکە ساتەی کە کوردی پیاتی ئەپەڕێ پێویستمان بەوە نیە کێس زۆرتر جنێوی دابیکەینە خاوەنی ملیۆنەها دینار و بڕوا گەشت و پیاسە بکە بە هەموو عالەما و گاڵتە بە قەزیی کوردیش بکە و حەسانەی هەبێ هیچ دەستگایەکیش بۆی نەبێ پێی بڵێ وەرە تۆ چۆن نەبیتە جاش چۆن نەبیتە دەستکەلای دوژمن ئێمە پێویستمان بەوە هەیە ئێمە بمانەوێ یان نەمانەوێ نەیەکێتی و پارتی ناتوان بەبێ یەکتری ئیدارەی هەرێمی کوردستان بکەن لەبەرەوە من هیوادارم هەردووکیان پێکەوە دابنیشن و لەسەر جارێکی تر ڕێکەوتنێکی استراتیژی ئیمزا بکەن بە پشتبەستن بە واقعی کە ئیستا هەیە ئەگینا من لە تۆ پرسم و لە هەموو بینەرانی کووردە پرسم باش ئێمە ئەگەر ئەوەندە عاشقی دیموکراسیەت و دەنگدانن بۆ لێ ناگەڕێن ئەو حیزبەی کە یەکەمی کوردستانی هێناوە دەسەڵات بگرێتە دەست بۆچی ناهێڵن باشە کەواتە ئێوە تۆ ناچارمەکەی دووبارە بگەڕێمەوە بۆ تەوافق کەواتە بە شێوە عملیەکەی ئێمە انتخاباتمان ئیلغا کردەوە وەرن ڕازگۆ بین لەگەڵ خۆمان ڕازگۆ بین و نەترسین ئێسێکێتی پارتی دەڵێن ڕای بگەین خۆ ئێمە بە قەولی خۆت کە نووسی بوو دەڵێ کاکشاسواری ژێسە بەشێکە لە یەکێتی یا لە دەسەڵات ئێستا 39 بەچ لە کورسەکانیان دەبێ بە پێ واقع مامەڵە لەگەڵ یەکتردا بکەن ئەو کارانم دەڵێن کاتت تەواو بووە دوا قسەت کاک مەشخەڵ من دوا قسەم ئەوەیە ئەم قۆناغی بەڕاستی ئێڵە جارێکی تر قۆناغی سوودوەرگرتنە لەو بارودۆخی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێهاتەیەپەڕێ هیوادارم کورد بەناوخۆ زۆر مەشغوڵ نەبێ بە زووترینی کات چارەسەری کێشەکانمان بکەین و بگەینە ئەو ڕادەی کە بە گوێرەی پێویست سوودوەربگرین لەو دەرفەتەی هاتوۆتە پێش. سپاس دەکەم بەرەز کاک مەشخەڵ کەڵۆسی نووسەر سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان.